بەناوی خدای گەورەی میهرەبان، دروت و سەڵات و سەلام بەرژێ بەسەر جانی پاکی پێشەوامان، نوری چاومان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم، خی گەورە باسی دوژمنیەکمان بۆ دەکا لە قورئان کە ناوی ئیبلیسە. بەڕاستی ئەو ئیبلیسە لەعینە کە خی گەورە لە شەڕ و لە فێڵەکانی بمان پارێزێت، خی گەورە وا وەسفی دەکا ئەمە سەرسەختترین دوژمنی ئێوەیە. ئێوەش خەڵکی نا بەنی ئادەم لە بیری مەکەن و بیکەنە دوژمنی خۆتان. ئینە شەیطانە لەکم عەدوو فەتەخیذوه عەدووە. خی گەورە دەفەرمی شەیطان بەڕاستی دوژمنی ئێوە، ئێوەش بیکەنە دوژمنی خۆتان. فەتەخیذوه عەدووە، ئێوەش هەدەفتان لە بیر نەچێ کە ئەمە دوژمنی سەختی ئێوەیە. خی گەورە لە ئاەتێکی تردا پێمان دەڵێ، دەفەرمی یا ئەیها الذین ئامنوا لا تتبعوا خطوات الشیطان. ئەی ئەو کەسانی کە ئیمانتان هێناوە، زۆر وریای خۆتان بن بە دوای خوتەکانی شەیطان و فێڵ و پیلانی شەیطاندا نەڕۆن، چونکە دوایێ سەر هەردەچێشی لە بۆ هیلاکیتان. جا پێم خۆش بوو هەر لە بۆ خوشک و برایانی ئازیزی خۆشەویستی خۆم تۆزێک باسی ئەو خوتواتی شەیطان بکەم. یعنی چۆن شەیطان خوتەی چۆن دادەنێ، چۆن پیلان بە پیلان، هێدی بە هێدی، خوتە بە خوتە وەلێ دەکە بەڕاستی ئەو شتەی کە ئەتو لۆی دەسی و بەرەو مارکاولی و بەرەو وێرانی سەر هەر بنێتەوە. یەکەمین فێڵی شەیطان کە لە ئینسان دەکات، تامان شەیطان وەکو خی گەورە فەرمووی لا تتبعوا خطوات الشەیطان، قەت ڕوبەڕوو یەکسەر پێ نارێ کوفر بکە، کاکە کوفر بکات و کافر بە بەخوای گەورە، قەت ئەو هات پێ ناڵێ، بەڵکو زۆر مقدماتی عەجائب و سەیری هەیە حتا تو داوێتە خانەی ئەوەی کە دەیەوێ ئیشەکەت پێ بکە. زا کوفرە، مەعسیەتە، هەر ئیشێکی کە ئەو دەیەوێ پێت بکە بەو شێوەی لەگەڵت دەکا، قەت یەکەم جاری پێت ناڵێ، بەڵکو لە سەرخۆ هێدی شتەکانت لۆ دەینتە پێش و زەخمی دەکا و ڕێکی دێخی هەتا ئەتو بە قەناعەتەوە تووشی ئەو گوناحە و ئەو کوفرە و ئەو مەعسیەتە و ئەو هیلاکێبی. یەکەم فێڵی شەیطان کە لە ئینسانەکان دەکا پێی دەڵێن ئەتەزین، جوانکردن. ئەو تەخوای گەورە بۆ خۆی لە قورئان دەفەرمووی وەزەیەنە لەهم الشەیطان ئەعمالەهم. شەیطان بەڕاستی کردەوە پوچ و هیچەکانیان، کردەوە خراپ و مەعسیەتەکانی لە بۆ جوان دەکرد، دەیڕازاندەوە. سوبحان الله، وەلێ دەکاتن ئافرەت حیجابی پێ ناشیرن بێ، بەڵام ڕووتی لەلا جوان دەکا، ڕووتی لەلا قەشەنگ دەکا، درۆی لە لای ئینسانی جوان و دەکا. وەدی دەکا ئینسانی درۆزن پێ بڵێن بەخوا فەنانە، بەخوای عاقڵ و ڕێک و پێکە، بەخوای لێ دەزانی. حرام خواردن و قۆربڕینی خەڵکی و فێر لە خەڵکردن لە معاملەدا پێ بڵێ بەخوای دەزانی کاسبی بکەم، ئەوە کاسبی، ئەوە پارە پەیداکردنە. وەزەیەنە لەهم الشەیطان ئەعمالەهم. هەرچی کاری خراپیان هەیە، هەرچی کاری نابود و ناپەسەندیان هەیە، سبحان الله، شەیطان ئەوەندە شیرین دەکا لە لای، ئەوەندە جوانی دەکا کابرا بەردەوام بی لەسەر کارە خراپەکەی خۆی. هەر کاتێک ئینسان عەقڵی بێتەوە سەرە خۆی، ئیمانی بجوو لێ دەزانی گوناح شتی جوان نییە، خراپە شتی جوان نییە، زۆڵم شتی جوان نییە، درۆ شتی جوان نییە، هەموو گوناحەکان هیچی جوان نین، ناشرینن، ڕەشن، نابودن، خراپن، ناپەسەندن. بەڵام شەیطان وەی لێ دەکاتن کە ئەم گوناحە ئەوەندە جوان و قەشەنگ و ڕێک و پێک بێتە پێساویت. دووەم خوتوەی شەیطانی کە بە ئێمە دەکاتن و پێی دەڵێن ئەتەبلیس. تەبلیس چییە؟ ئەوەی حقائق سەراو بن دەکا. سبحان الله، حق لۆ دەکاتە باتڵ، باتڵ لۆ دەکاتە حق، درۆ لۆ دەکاتە وەتەنیات و گەورەی و شکۆمەندی و زۆرزانی، ڕاستگۆیی لێ دەکاتە زەلیلی و زەبوونی و کەمزانی. یعنی سبحان الله، هەموو شتەکانت لۆ قەلب دەکاتەوە. ئەمانەتە لێ دەکاتە دەستپاچی، لێ دەکاتە خیانەت لێ دەکاتە دەستپاچی. یعنی سبحان الله، ئینسانی ڕازگۆ و ئینسانی شەریف و ئینسانی شەرم بەخۆی دەکاتە ئینسانی تەخەلوف و نەزان و بەدبەخت و غەریب. بەڵام ئینسانی درۆزن و
ئینسانی سەختەچی و کلاسی دەکاتە ئینسانی ڕۆشنبیر و مسەقف و لێهاتوو بە قابلیەت و زۆرزان دێکەواتە سبحان الله تەبلیغ دووەم فێڵی شەیتانە کە لە ئێمە دەکە هەموو شتەکان عەکس دەکاتەوە ئەو یەکەم جوانی دەکەن ئەو جارە نا ئەو جارە عەکسی دەکاتەوە سێم فێڵی شەیتانی کە لە ئێمە دەکە پێی دێن التەسویف یعنی چۆن وەکو ئیبن قەیم جەوزی ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی گەورەترین مؤامرەی شەیتان و جوندی شەیتانی کە فێڵە ئێمە بکە تەسویفە لەبەر یعنی مەسەلەن دەورەیەک دەکرێتەوە کاکە ئەو دەورە 6 مانگەوەرن بۆ خۆتان بەشداری بکەن بەڕاستی ئیستیفادە دەکەن کۆرەدانا خۆ دەورەی تکەشە دەکەنەوە جەماعەتی ژیان جەوزارە دەورەی دوم بەشداری دەکەم بزانە ئەخەت کاکە چێ دەرێ دەورەی دوم ئەتومای چێ دەرێ دەورەی دوم تااقەتت دەبی چێ دەرێ دەورەی دوم مەجالت دەبی چێ دەرێ دەوری دوم نەخۆش ناکەوی چێ دەرێ دەوری دوم هەر شەڕ و ئاژا و مەشاکل ڕێ پێ دەدەکە ئەمەجارش کە دەورە بکەینەوە زابڕاستی لە هەموو بابەتێکرا کە دەتەوێت خۆت پێ بگەینی دەتەوێت زیرەک بی دەوێت بلیمەت بی ببێ داعیەکی باش ببیە فێرخوازێکی باش ببێ زانایەکی باش دەرێت فەلەی مەکە ڕاوەستە جارێ زووە ئیشیت کە لە پێشە ئەوانە مهمترن یعنی شتەکانی کە مهم نییە لۆت مهم دەکا ئەوانەی کە زۆر مهمە ئەوانە لە پێش چاوی کەم دەکاتەوە زابڕاستی ئەو تەسویفە زۆر خەرەتە لە هەموو شتێکی حتا لە تۆبەکردن تێ تۆبەی بکەی کورەکاکە ڕاوەستە جارێت زاهێری دوای یەک تۆبەی بکە بە حیاتت مێشتێنی ئێستا دەیشتێنی ئەمە دەزانم ئەو تۆبەی دەشتێنی ڕاوستە سەبرت تەبی دوای تۆبەی بکە دوای بەو گەنجێتی کو تۆبەت پێرا دەگیرە قەت پێدرا ناگیرێ ڕاوستە پەلەی مەکە دوای تۆبەی بکە ساڵێکی کە دویت کە نانە ڕەمەزانی تۆبەی دەکەم ڕەمەزانیش تۆبەی ناکە دەی لە جێژنەی قوربانی تۆبەی دەکەم لە قوربانیش تۆبەی ناکە دەی ساڵش کە ڕەمەزان بێت تۆ ئیشاڵڵە تۆبەتی نەسوع دەکەم ئیتر بەو فێڵەی وەلێ دێ حتا ڕەجی گوناحت لا ئەستور دەکە هەنجین دەرەقەتی نەفس و هەوا و شەیتان و گوناحی خۆت نایە خاڵێکی تری شەیتان کە بەڕاستی فێڵ لە ئێمە دەکاتن و پێ دەرێن ئەتەهوین یعنی گوناحمان لەلا زۆر بێقیمەت دەکات ئەوە چاکەمان لەلا کەم دەکاتەوە گوناحمان لەلا زەریف و جوان دەکاتن یعنی خێرمان لەلا کەم دەکاتەوە چیە یعنی طالب العلم چیە یعنی دەستی دادەنیشی لەو بەداریسانە دادەنیشی لەو دەوراتانە دادەنیشی دەخنیوە چیەوە ئەو چ فێر دەبێت ئەو کا قێمی حەزاریکانی پێشکەوتنیکانی کرە کاکە بڕۆ خەریکی ئەنتەرنێتی بە خەریکی دەورەی کۆمپیوتەر بە خەریکی دەورەی ئینگلیزی بە ئەم ئەوانە بە کەم تەمەشا ناکەمە بەڵام ئەو شەیتانە دێ ئەوانە لەلا زۆر زەخم دەکا بەڵام دێ جانیبی تەڵەبی علم و فێرە داواکردن و کاری باش و کاری فێرخوازی و کاری چاک سازی و کاری باشت سبحان الله ئەوانە پێساوی زۆر کەم دەکاتەوە ئەوەی کە مەشغوڵت دەکا بە دنیا ئەوەی کە دوورت دێختەوە لە قیامەت ئەوانە سبحان الله زیاتر لە پێچاو گەورە دەکا و زەخم دەکاتن کاری باشی لەلا بچووک دەکا چیان نوێژی سونەت چیە ڕۆ بە ڕۆژی بوونی سونەت چیە مطالعات چێ کورە دەدەی گەڕێ کاکە لە خۆ تەمەشاکە بزانێت لە ئەنتەرنێت ئەو هەم فەیسبووکە بڕۆ مطالعای لە فیسبووکە قەت بە فەیسبووک نابێت عالم پێ برم بە فەیسبووک ئینسان دروست نابی شتێکی بچوو کە دەخینەوە و عابرە بەڵام ئینسان بە مطالعە بە خوێندنەوە بە دەورات بەشداریکردن بە مەدرسە خوێندن بەوانە ئینسان بەڕاستی دەبێتە زانا و دانا و کەسی دێهاتوو ئەو جارە التەصعیب سبحان الله کاری باشە لەسەر قورس دەکە زۆر یعنی دەتەوێت بەشداری دەورەی بکەی یعنی 2 ڕۆژە دەورەکە لە هەفتەی هەر ئەو 2 ڕۆژە ئەوەندە لەسەر قورس دەکە ئەوەندە لەسەر قورس دەکە بەس لەو ئەوەی نەچی سبحان الله بەس لەو ئەوەی نەچی جا هەر کارێکی باشت بێتە پێش هەر کارێکی بە منفعەتی دنیا و خیامەتت بێتە پێش ئەو کارە زۆر لەسەر قورس دەکە مەسەڵەن دەتەوێت تۆبەی بکەی کە تۆبە بە تۆ ڕادەگیرێ ها لەو هەموو دنیا فەسادەی لەو هەموو کچ و جوانەی لەو هەموو نازانم چوچێ تۆبە بە تۆ دەگیرێ دوای خوش غەزە بلێ دەگری هەندی تۆبە بشتێنی ئاگا لە خۆبی هەن سبحانە وەلێ دەکات و ئەو تۆبەیە کە گەورەترین خەڵاتی خوایە بۆ مرۆڤەکان ئەو تەلەب العلمە کە گەورەترین خەڵاتی خوایە بۆ مرۆڤەکان خزمەتکردنی بەشەر خزمەتکردنی فەقیر خزمەتکردنی علم خزمەتکردنی سەحوە و داوە کە ئەوانە کار و خێری گەورن بەڕاستی ئەوانە لەسەر زەحمەت دەکا شتی کەم و کورت و بێفائیدەت ئەوانە لەلا شیرن و جوان دەکا خاڵێکی تری التەبئیس یعنی بەڕاستی ولا دەکە مەئیوز بی لە چاکسازی مەئیوز بی لە هیدایەتی خەڵک مەئیوز بی لەو ئەوەی کە ڕۆژێک دابێ حکمی خوای گەورە بگەڕێتەوە مەئیوست دەکا
ئەتو چ دەخینی کاکە بە تەمایچی کورە دەواز بینە برام دەتەوێت بی بێمە لای دوازە ئەلم دەتەوێت خۆتبەی بدەیت دەتەوێت بانگەوازی خەڵک بکەیت کورەوە مۆدیلی کامایە بزانە ئەو مەیوست دەکە مەیوس لەو شتانە بەڵام وە نییە عمەری کوڕی عەبدولعەزیز دەفەرمی ئینسان دەبی دائیمەن علول هیمەی هەبی دەیفەرموو من حەزم ئەمارەت بوو حەزم دەکرد بمە ئەمیر خوا بە قسمەتی کرد بوومە ئەمیری مەدینەی ئەو جارە حەزم کرد بمە خەلیفە خوا بە قسمەتی بیکرد بوومە خەلیفەی موسڵمانان ئێستاش نەفسم حەزی لێ بچێتە بەهەشت و حەوڵ دەدەم لەو بەهەشت بزانە ئینسان ئەو دەبی علول هیمەی هەبی بەڵام ئینسان ئەگەر مەیوس بوو لە هیدایەتی خەڵکی ئەتوو باسی چ دەکەی لە بۆ خەڵکی ها دەتەوێت ئەو هەموو مەلایە دەرەقەتی خەڵکی نایەن بەتوو چادەبی ئەو وەسع بەتوو چادەبی بەڵێ بەتوو چادەبی ئەزیزم بە 4 و 5 و 6 وەشی تو چادەبی جا بۆیە قەت نەکەی شەیتان مەیوست کا لە هیدایەتی خەڵک لە کاری چاک لە کاری بە ئیستیفادا لە طەلب العلم لە دەستبهێنانی زانست زانیاری ئەمانە زۆر خوتوەی خراپی شەیتانن خاڵێکی تر الئەمانی سبحان الله ئەوەندە ئومنیەت و ئاواتەدایەتە ناو دڵی کورە بابە ئەتوو جارێ بڕۆ ژنێ بینە ئەتوو جارە بڕۆ منداڵت پەیداکە بڕۆ خانی بکڕە بڕۆ سیارەی بکڕە ئەتوو بابە تو خەریکی عەلم بی خەریکی فەقەیاتی بی خەریکی ئەو دەوراتە علمیانە بی خەریکی بانگەواز و دەعوە بی بەخوا ناگەی هیچ هەر بە فەقیری دەبینیەوە هەدەبێ لە بن دیواران بکەی و چاوەڕوانی عالەمێ بی زەکاتت بداتێ بزانە چ لێ دەکا سبحان الله لەولای ئەو دەدروخێنی لەولایەش ئەمانیت دەداتێ دڵ کوڕە کاکە تو پێویست بەوەی خانی تەبی پێویست بەوەی ئەوە تەبی ئەو ڕاستە بەڵام خۆ هیچیان ڕێگای هیچیان نەگرتووە بەڵکو ئەو کەسەی هەموو غەممی قیامەت بی بەوەڵڵە خۆی گەورە دنیاشی دەداتێ وهي راغمة پێغەمبەر ئەفەرمی عليه الصلاة والسلام ئەتته الدنيا وهي راغمة بەڕاستی دنیا هەنگی بەخۆی بە دوای دەکەویتن جا بۆی نەکە ئینسان بەڕاستی ئەو خێر و بێر و ئەو هەموو چاکانی کە دێتە پێشی لە دەرسی لە بەشداریکردن لە دروستی شەرعی لە پێگەیاندنی دوعات لە کاری خێر لە سەحوە و داوا لە هیدایەتدانی خەڵک ئەوانە هەموو خێری زۆر گەورە نەکە شەیتان بەڕاستی وەد لێ بکاتن بە ئومێد و ئاواتی دنیای زۆر گەورە ئەو خێر و بێرەت هەموو لە دەست بدە خاڵێکی تریش کە شەیتان بەڕاستی پێدەنێ تەخفیض چیە مثل دەبین دوو خێر دێتە پێشت دوو خێر خێرێکیان زۆر گەورەیە لە لای خوای خێرێکیان بچووکە پێ دەڵێ خێرە کچکەکەی بکە بڕ ئەو خێرەی بکە گەلک باشە مەعلەم ئینسانی بە هیممەت ئینسانی صاحب هیممەتی گەورە ئیلا ئیشی گەورە دەکا بە ئیشی بچوو قەت دڵی داناکەویتن مەسەلەن هەر دەستی شەو نوێژ بکەی کورە دوو ڕکعات بەسە شەو نوێژ دوو ڕکعات بکە بنەوە بەسە نە پیاوی مرد پیاوی بە هیممەت دەبی 8 ڕکعات شەو نوێژ بکە یا مثلا دەمێ قورئانی لەبەرکەم کورە بەس یەک زووی لەبەرکە بەسە یەک زووی لەبەرکە بڕێ قورئانم لەبەرە و ئیمامەتی پێ دەکە هیچ کە ناوێت نەخێر پیاوی مرد و بە هیممەت طالب العلمی حەقیقی خوشکی بە غیرەت و بە هیممەت ئەوەی هەموو قورئان لەبەرکە هەموو قورئان دەکەواتە قەت لێ نەگەڕێ شەیتان لە بینی دوو خێرە کەمەکەت پێ بکە بزانە ئەوەندەم ئیبلیسەکی ئەوەندە زیرەک و پیتۆڵە تاوان پۆست دکتۆرای هەیە ئیبلیس پێتان برێ پۆست دکتۆرایە لە فێڵکردنی لە خەڵکی لە حیلەکردن لە خەڵک هەر خەرەتاندن جا بۆیە بەڕاستی ئێمە دەبی ئیستیعانە بە رەب العالەمین بکەین کە خۆمان بپارێزین بەخوا بە قووەت و هێز و دەسەڵاتی خوا لە فێڵ و تەلەکە و حیلەکانی شەیتانی بۆ ئەوەی فێڵمان لێ دەکا و لەو ژیانەدا باشترین ئیستیفادە بۆ خۆمان و بۆ میلەتمان و بۆ دینەکەمان بەدەست بێنین و دەست بەداری بین ئینشاء الله وصلى الله على محمد وعلى آل محمد